گزنگی یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە و مسلمانان ڕوویان کردە مزگەوتەکان بۆ ئەنجامدانی نوێژی جەژن. مامۆستایان یاینی لە مینبەری مزگەوتەکان ڕایان گەیاند جەژن دەرفەتێکی زێڕینە بۆ گەردن ئازادی و سڕینەوەی ڕق و کینە. هاوکات باسییان لە قوربانیکردن کرد کە مسلمانان لە 4 ڕۆژی جەژندا ئەنجامی بدەن. سیلەی ڕەحم یەکێکە لەو عیبادەتە گرنگانەی کە لەم دوو جەژنەدا و لە تەواوی ژیانمانە گرنگی پێدەدەین. ئەمڕۆ ڕۆژی قوربانیە، فەسەلی نوێژمان ئەنجامدا. وانحر رسول الله صلى الله تعالى عليه وآله وسلم لتواوي تمني مبارك خويدا راستو خو دواي ججني قربان روشتو تو قولي لها المالية بدستي خوي حيواني خوي بسم الله الله أكبر أي پروردگارا هي تويا وبو تويا سري بري ولبري خوي وخيز خاو خيزانا كاني سري بري ولبري لبري خوي أمتي موحدي هجاريك هيش تقدسي دانية ولوي خوي خواردو رسول الله صلى الله تعالى عليه وآله وسلم. لای خۆیانەوە مسلمانان پەیامی جەژن دەگەن و هیواخوازن ئەم جەژنە ببێتە مای سەرفرازی و سەرکەوتنی مسلمانان و دەرفەتێک بێت بۆ تەبایی و برایەتی نێوان مسلمانان. ئیشەڵڵا ئەم لەولا یەک ماچەکەین گەردن ئازایەکەین ئەوێ ڕۆژانی تریش بیکەین یعنی ئەوێ ئیمڕۆ قوربانی بین بە یەک ئیشەڵڵا دڵمان ئاسوودە یعنی من هە بەبینینی مسلمانەکان زۆر دڵخۆشە بم هەر ڕۆژانی تریش ئیشەڵڵا ئیمڕۆ زیاتر دەستی هەمویان ماچەکەم خوای گەورە لە هەمویان ڕازی بێ و خوای گەورە لێمان خۆشە قوربانگیان. بە بەڕاستی لەم ڕۆژە پێویستە ئینسان دڵی پاک بێ، دەستی پاک بێ، زبان پاک بێ، گەردن ئازایی بکە بەدڵ لە یەکتری. داواکارم لە خوای گەورە موفقمان کە بەردەواممان کە سەرکەوتومان کە بەڕاستی بەدڵ گەردن ئازایی بکەین لە یەک. اینجا بەڕاستی جەژنی قوربان ئەبێ قوربانی بدەین بە خۆمان لەبەرەوەی کە دڵەکانمان پاکەینەوە. جەژنی قوربانی پیرۆزێکێکە لە دوو جەژنە گەورەکەی ئیسلام و مسلمانان بۆ بەجێهێنانی ڕەزامەندی خوای گەورە قوربانی دەکەن و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان پتە دەکەنەوە و گەڕان و بەسەرکردنەوەی زیاتر دەکەن. ئەوە ژێکێکە لە سیما جوان و دیارەکانی جەژن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.